تماشاوانên hêja ev demeke daxwaz ji alî Enqere û Rûsya ve jî heye û tê gotin ku dibin fişara Rûsya de jî Tirkiye daxwaza destpêkirina peyvendiyan li gel Şamê dikin. Di vê derbarê de Wezîrê Derveyê Tirkiyeyê Serokkomarê Tirkiyeyê daxuyanî dan ku daxwaz heye ku Enqere û Şam nêzîktirî hebû bibin. Nirîna opozisyona Sûriye derbarê nêzîkbûna Sûriye û Tirkiye çi ye? Serokê Berê Hevpeymaniya Niştimaniya Opozisyona Sûriyeyê Xalid Xoce mêvanê min e, silav bote dirêz. Xalid Xoce destpêkê de dixwazim ji te bipirsim. Gelo niha ev daxwaza ku peywendî navbêna Enqere û Şamê de dest pê bikin, hûn wekî opozisyona Sûriye çawanê temaşe dikin? ji bo çareserkirinî min serokî hawpeymانî opozisyonî Sûriya nîm. پێشتر ئەوە بووم، ئێستا پەیوەندیەکم لەگەڵ وان هەیە بە ساوڕێیانەیە دەربارەی پرسیارەکەت وە هەروەها سایکردنەوەی پەیوەندیەکان چەند فاکتەرێک هەیە کە وا دەکا هانی تورکیا بدا کە بیەوەی پەیوەندیەکان ئاسایی بکاتەوە لەگەڵ سووریا. یەکەمیان ئەو پەڕگیریە بوو کە تورکیای تێکەوت، هەروەها دوورکەوتنەوە لە دەوڵەتە عارەبیانە لە پێشووتردا وەکو ئیمارات و هەروەها مەسر، ئوردن، ئەمانە هەموویان دەیانەوێ پەیوەندی ئاسایی بکەنەوە لەگەڵ سووریا و هەروەها دووەمیشیان بابەتی ناوخۆیە. قەیرانێکی ڕاستەقینە هەیە دەربارەی پەنابەرەکان لە تورکیا و هەروەها دەربارەی پارتی کرێکارانی کوردستان کە ئەمان دەڵێن تیرۆریستن و هەروەها دەبینیت کە چەندێکیشمان ماوە بۆ هەڵبژاردنەکان نزیکەی ساڵێک ڕەجەب تەیب ئەردۆغان دەوێت پرسی پەنابەران چارەسەر بکە، نزیکەی ملیۆنێکیان بۆ باکووری سووریا بنێرێتەوە، هەروەها پوتنیش ئاماژەی بەوەیدا کە لێک تێگەیشتنێکیان هەیە لەگەڵ سووریا بۆەوەی ئەو هەنگاوە بنێن. دووەمیشیان ئەوەیە کە ناوچەیەک دروست بکرێت کە هێرشی بۆ نەکرێت لەلایەن پارتی کرێکارانی کوردستان. ئەمەش پۆتین ئاماژەی پێدا کە گوتی دەبێت لەگەڵ ڕژێم کار بکەین بۆ ئەم دوو هەنگاوە و ئەسەدیش لە کریزدایە ناتوانێمە بە تەنیا بکە، بۆیە رووسیا لە گەلێک جار گلەی کردووە لە دەسوەردانی تورکیا لە سووریا و هەروەها گلەی کردووە لە هەبوونی تورکیا بەبێ هەماهەنگی لەگەڵ ئەسەد. ئەمانەوەیان کرد کاردۆغان هان بدەن بۆ ئەوەی پەیوەندیەکان ئاسایی بکاتەوە لەگەڵ سووریا. پەیوەندیەکی گرنگ هەیە کە بابەتی ئۆپۆزیسیۆنە کە لە سوچی کۆبوونەوە، ئەمانە نایانەوێ کە ئەمانە دەزانیت کە ڕژێم هیچ ئەوانگیەکی نەبووە لەگەڵ ئۆپۆزیسیۆن بوو یاخود نزیک بوونەوە لەگەڵ یەک، بۆیە ڕەجەب تەیب ئەردوغان دەیەوێ ئەمە بکات و نزیکیان بکاتەوە لە یەکتری. برێز خالد خۆجە گەر پەیوەندیên Enqere û Şamê asayî bibin، ev yek çi tesîrê li opozisyona Sûriye? Opozisyona Sûriye ku niha tê gotin ku pêwendiyên gelek baş li gel Tirkiye hene, gelo dê bikaribe pêwendiyê xwe baş li gel Enqere berdewam bike? ئێمە قسە لە بابەتی ئۆپۆزیسیۆنی نیوەی خەڵکی سووریا دەکەین. ئێمە قسە لەسەر ئەوە دەکەین کە 5 ملیۆن خەڵک ئاوارە بوونە و زیاتر لە 3 ملیۆن و نیو سووری لە تورکیان. ئەمانە نیوەی خەڵکی سووریا پێک دەینن
ئەمانە ئۆپۆزیسیۆنن و دژی هەبوونی نیزامن ڕژێمن و ئەسدیش هەروەها ڕژێمی دیمەشق نایەنەوێت کە ئەمانە بگەڕێنەوە. پێک هاتن لەو بابەتە ڕەنگە بە شێوەی سیاسی ڕژێم کۆتایی پێبێنێ بۆیە هیچ هەنگاوێک نانێ بەرەوە سایکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئۆپۆزیسیۆن بۆی ئەردۆغان لە نێوان بەرداشتێکدایە ئەو نیەتی خۆی دیار کردووە کە پەیوەندیەکان ئاسایی بکاتەوە لەگەڵ ڕژێم بەڵام ڕژێم ڕەنگە نەیەوێ پەیوەندیەکان ئاسایی بکاتەوە. ئوردون زیاتر لە 500,000 پەنابەری لێ ئەمانیش دەیانەوێت پەیوەندی ئاسایی بکەن و هەروەها پەنابەران بنێرنەوە بەڵام ڕژێم پێشوازی نەکرد لەمانیش و هەروەها ملوێنێک پەنابەر لە لوبنانیش هەیە. پەیوەندیەکانی لوبنان و سووریا دەبینی کە هیچ کێشەیەک نییە بەڵام کێشە هەیە لە پێشوازیکردنی پەنابەرەکان جارێکی دیکە لەلایەن ڕژێمەوە ڕەنگامە وای کردبێ کە ئەردۆغان ویستوێتی پەیوەندیەکان ئاسایی بکاتەوە پەنابەران بنێرێتەوە. پەنابەرەکان لە دڕعا و حەمس و عەما و دیمەشق و هەتا لە ساحلیشەوە هاتوون. من پێم وایە کە ئەم هەنگاوە کە پۆتن ویستوێتی کە تورکیا بەم شێوازە بیر بکاتەوە بیکە بەڵام من پێم وانیە کە ڕژێم پێشوازی لەم هەنگاوە بکات. هەتا ئەمڕۆ هەتا ڕۆژی جومعە دەبینین کە خۆپیشاندان کراوە کە دژی ئەوەیە پەیوەندیەکان ئاسایی ببنەوە لە نێوان هەردوو وڵاتدا و بەڕێز چاوشۆغڵ وەزیری دەرەوەی تورکیا گوتی کە دەمانەوێت ئۆپۆزیسیۆن و ڕژێم بەیەکەوە کۆ بکەینەوە. لە دوای ئەمەوە دەبینی کە هەموو هەینیەک خۆپیشاندان هەیە لە باکووری سووریا لەو بارەیەوە. سپاسیاتتکم خالد خۆجە سەرۆکەی بەرێ یە هەفپەیمانیان نیشتمانی یا ئۆپۆزیسیۆنا سووریەش ستەمبۆلی گەلمە.